گفتگۆ دەکەین نەبارەی دەرەنجامەکانی دەنگدانی تایبەت چی پێوتین و لە چەند ڕۆژی ڕابردوودا هەندێک کەسایەتی سەرکردا یاخۆت باڵ لە نێو پارتی دیموکراتی کوردستاندا بە زمانێکی تون قسەیان دەکرد دژ بە یەکێتی نیشتیمانی کوردستان دژ بە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم زمانە بۆ لەم کاتەیە کورد پێویستی بەم زمانە هەیە یانەوەی کە بە تایبەت لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراقدا ئێمە لە بەغدا دەبێ بە هەموو لایەکمانەوە خەمی کورد بخۆین بێ جیاوازی نەگەوەی خەریکی ئەم شەڕە قسانە بین گفتوگوێن پرس و باسوبابەتان ناکەین لەگەڵ بەڕێز کاگارێز عەبدوڵڵا چاودێری سیاسی سیاسەتمەدار لە هەولێر و لەگەڵمان دەبێت کاگارێز سڵاوت لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان باجارێ لە ئەو تەشەنووزەوە قسە بکەین ینی لەو قسە و لێدوانانەوە دەست پێ بکەین ینی بۆ لەم کاتەدا کورد پێویستی بەم جۆرە لێدوان و قسە توندانە هەیە لەم خۆناغەدا سەرەتا زۆر سپاس سڵاو لە ئێوە و لە بینەرانیش کورد قەت پێویستی بە ناکۆچی تون نییەوە قەتیش پێویستی پێ نەبووە بەڵام هەندێ جار کاتێک جێویستی قسەی تون دەبین کاتێک ئەزانین کە بە زمان بارگرژی دروست دەکرێت ئەبێ پشتی ئەو زمانە بخوێنینەوە کەواتە لە پشتەوەش پلانێک هەیە کەواتە ئەگەر کورد پێویستی بەو قسانە نەبێ لە پشتەوەش پلانێک هەیە کە لە بەرژەوەندی گەلی کوردستان نییە لە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان نییە من چەند جارێک وەزام هەر لەو کەناڵەش باسم کردووە خۆزگە هەموو لایەنە سیاسیە کوردستانیەکان بە یەک لیست بەشداریمان لە هەڵبژاردننی عراق دەکرد بۆی یەکگرتووی خۆمان یەک هەڵوستی خۆمان لە بەغدا پیشان بدەین بۆ ئەوەی لە بەغدا دواتر بتوانین ببینە کارتێکی فشاری بەهێز بۆ جێبەجێکردنی ئەو بڕگە و مادە دەستوریانێک کە پەیوەندیان بە مافی گەلی کوردستان و هێشتا جێبەجێ نەکراون بەڵام ئەوە نەکرا بەداخەوە لەوەش زیاتر نەکرا ئەگەر لە هەموو کوردستانیش نەبووایە لانێکم لە ناوچەدا بڕێراوەکان کە لە سەرەتاوە یەکێتی ڕاگەیان ئامادە بوو بە لیست بۆ دروستکردنی لیستێکی هاوبەش بەداخەوە ئەوەش نەکرا سەرەتای هەڵمەتی هەڵبژاردن بەهێمنی هات بەڵام دواتر وردە وردە گرژی تێکەوت یاخود قسەی تند و تیژ و نابەجێشی تێکەوت کە ئەوانە بێگومان هەمووی خراپن بە تایبەتی لەو کۆتاییەی کە پێویست بوو هەڵمەتەکە بەهێمنی بڕوە بۆ ئەوەی ئەو هەڵمەتە هەیە ئەو هێمنی ئەو هەڵمەتە بوو زەمینەی یەکگرتووی و دروستکردنی یەک هەڵوێستی لە بەغدا دروست کرد بەڵام بەداخەوە ئەوەش نەبوو ینی جێی سەر سوڕمانە لە کۆتایی هەڵمەتی هەڵبژاردن لێدوانی بەو شێوەیە قسەی بەو شێوەیە بکرێت کە ناوماڵی خەڵکی کوردستان زیاتر پەرتەوازە دەکات کە بێئومێدی دەداتە لایەنە سیاسەکانی کوردستان یاخود خەڵکی کوردستان بۆی لە دوای هەڵبژاردن لە بەغدا کوردیەک دەنگ و یەک هەڵەزبی نەخێر کارێکی باش نییە و لە بەرژەوەندی گەلی کوردستان نییە و بەڵێ کاگارێز سەرتا قسەکان ئاماژەت پێکرد لە پشتی ئەم لێدوانانەوە دیارە نیەتێک هەیە بۆ ئەم جۆرە لە قسانە بۆ ئەم جۆرە لە تەشەنووز لە نێوماڵی کوردیدا ئەم نیەتە چییە خۆێمە دەنگی جیاوازیش دەبیستین هە لە نێو پارتی دیموکراتی کوردستان ینی باوازەحتر قسە بکەین ینی هەندێک دەنگیش دەبیستین کە نیەتی خێریانەیە بەڵام لە پەنا ئەمەدا دەنگی لەم شێوازەش تۆن ڕاک نەشاز دەبیستین لەم کاتەیە لە نیەتیش بەهێزتر پلان بووە بەشێک لە پلانەکەش جێبەجێ کراوە سیرکە لە کەرکووک کە ئێستا پارێزگار کووردە واتە دەسەڵاتی پۆستی دەسەڵاتی پۆستی یەکەمی دەسەڵات لە کەرکووک بەدەستی کوردەوەیە پارتی بە هیچ شێوەیەک ئامادە نیە پشتیوانی لێ بکە لە کاتێکدا بەداخەوە یعنی ئەوان سەری زمان و بنی زمانیان دڵی کوردستانە کەواتە تۆ ئەگەر دڵی کوردستان بەدەستی کوردێکەوە بێ پشتیوانی هێنەکەی ئەتەوێ ئەو دڵە بکوژی ئەوە لە هەمومان ئاشکرایە لەوتی ئەنجومەنی پارێزگار کۆبووتەوە ئەوان چونەتە ناو بەرەیەک یاخود پشتیوانی لە بەرەیەکەکەن کە دژی ئەوەن جارێکی تر کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان یاخود کەرکووک تەنانەت لە چوارچێوەی دەوڵەتی عراقش لە دەست کردی ئەوە بەشێکە لەو پلانەی کە هەیە و ئێستا قسەی لەسەر دەکرێت هەندێک قسەی تر دەکرێت ینی باسی شتی تر دەکرێت بۆ نمونە لە خانەقین با باسی بکەیت هەموو کەس زانێت لە خانەقین لە دیالە یەکێتی
هێزێکی بەهێزە بەڵام پارتی نهات لەگەڵ یەکێتی بێک لیست دابەزێ بەڵکو چوو لەگەڵ هێزێک دابەزی کە بڕای بە جێبەجێکردنی مادەی 140 نییە لە مووسڵ بە هەمان شێوە ینی ئەو جۆرە سیاسەتەی پارتی ئەیکا من نازانم بۆ ئەکا یعنی خۆیان ڕەنگە بەژەوەندی تایبەتی خۆیان باشتر بزانن بەڵام بەڕاستی ئەو قسانش کە دەکەن ڕنگدانەوە ئەو کردارانەیە کە پێشتر کردویانە و بەردەوامیشن لەسەری بۆیە هەر پێش هەڵبژاردن ئەگەر دقت دەین ماوەیەک باس کرا گوتیان ئێمە با حکومت پێکنێ زۆر باشە حکومڕانی خۆمان ئەکەین و ئێمە جێبە کەسی تر نادەین تۆ سەرۆکایەتی هەرێمت ماوە بەسەر چوە حکوومەتەکەت ماوە بەسەر چوە دام و دەستگاکان ماوە بەسەر چوە لە کاتی ماوە بەسەر چوودا کۆمەڵێک بڕیار لە حکوومەت دەرکراون کۆمەڕێک شت کراوە کە هەمووی نایاساییە چۆن دەتوانی بڵێ وڵا ئێمە هەر کاری خۆمان دەکەین و حەقمان بە خەڵکی ترەوە نییە خۆی لەسەر زاری خۆیان بەرپرسە باڵەکانی خۆیان ئەڵێن بەبێ یەکێتی ئێمە حکوومەتمان پێک نایە ئەیکەواتە کە بەبێ یەکێتی ئەگەر بەبێ یەکێتی حکوومەتان پێ بکرێ پێچی بێنن کە بەبێ یەکێتی پێک نایە ئەبێ توانای یەکێتی لە بەرچاو بگرن ینی لە دنیاش وایە جاری وایە هێزێک دوو کورسی هەیە لە بۆ نمونە دوو کورسێک هێزێکی تر باوی تەواو هێزێکی تر دوو کورسی لەبەر دوو دەنجی لەبەر بڕاوە بە پێکردنی حکوومەت ئەو هێزە دێ سازش لەگەڵ ئەو دوو کورسیەکە یاخوتەنان لەگە یەک کورسیشەکە شتی زۆر لە بەرنامەی زۆر شتی بۆ خاتە بەرنامەی کاری خۆی تەنیا بۆی حکوومەتەکەی پێک بینی تۆ ئەو ئامادە نییە حکوومەتێک پێک بێنێ کە بەدڵی هەموو لایەک بێ ئەو حکوومەتێک پێبینی بەدڵیەوەکەواتەوە بەشێکە لەو پلانەی کە ئەو قسانەی لێ جێبەجێکردنی ئەو پلانەیە جێبەجێکراوە کە دواتر بەو شێوەیە بە قسە دەردە بدڕێ ئەوەی کە دەگوترێ و دەکرێت باشە باس لەوە کردیانی دەڵێن بەیەکێتی حکوومەت پێک نایە دواتر دەڵێن بەڵە حکوومەت پێک دەتوانین حکوومەت پێک بێنین ئەم گۆڕانە بۆ ینی هەندێک سەرکردەمان بینی هەر خۆیان لێدوانی وایان دەدا دوای دووسێ ڕۆژ پەشیمان دەکرانەوە لەم لێدوانانە کە دەتوانن بە بەیەکێتی حکوومەت پێک بێنن ینی ئەم پەشیمان بوونەوە و ئەم زاڵبوونی تۆنیەوەی کە بە بەیەکێتی حکوومەت پێک دێنن و ئەنی خۆشیان دەزانن واقعی نییە بەڵام ئەم بەرزکردنەوەی ئەم خیتابە بۆ بە بڕای تۆ کاگەرێز وڵی هەندێک جار قسەی باش دەکەن دوای ئەیکەین بە ڕادیۆ ینی کێشەوەی ڕادیۆ لە کوردستان بۆ تا دیاردەیەک هەر لە ناو خەڵکی نایە ینی سەرکردەکانیش ئەگرێتەوە هەندێک جار کابرا خۆی بابەتەکەی خۆیەکە بە ڕادیۆ هەندێک جاریش پێی ئەەکەن بە ڕادیۆ ئەجینا ئەوەی بیر بکاتەوە ئەزانەیە کە بەڕاستی بەبێ یەکێتی حکوومەت پێک نایە لەبەر دوو هۆکار هۆکارە چین ئەوەیە ژمارەی کورسەکانی پارتی بەش ناکەن هۆکاری دومیشی ئەوەیەکە هەڵومەرزی کوردستان هی ئەوە نییە چۆن هەڵومەرزی کوردستان هی ئەوە نییە کوردستان لەژێر هەژبوونی دوو هێزی سەرەکیدایە ئەبێ هەژبوونەکە لە بەرچاو بگری چۆن پێک دەی بۆ نمونە ڕەنگە بڵێن باشە بۆ با حکوومەت پێک بێنێ تۆ تەنانەت یەک ماوەیەک وەزیری پێشمەرگە پشووی وەرگرت بوو یاخود داوای دەست لە کارتشانەوە کرد بۆ قبول نەکرابوو لە ماوەی زۆر کووردا بڕیارێک لە درا لە ناو هێزی پێشمەرگە کە یعنی نەک بۆ هۆکاری ئەوەی کە هێزی پێشمەرگە زیاتر لێک زیبتۆ بەڵکو زیاتر لێک جوداکردنەوە بەوەی کە پێویستە پۆستە باڵاکان و نازەم ئیدارەدان 53 بە 47 57 بە 43 بێ شتێکی وا لەو بابەتە کرا کە بەڕاستیەوە هیچ نەلۆزیچی بوو نە ئیداری بوو نەقانبی اینجا تۆ لە ماوەیەک کە یەکێتی وەزیرەکەی یەکێتی لە ناو وەزارەت نیە بڕیارێکی وادە و جێبەجێش دەکرێت ئەی ئەگەر هەموو یەکێتی لە ناو حکوومەتێک نەبێ ئەو حکوومەتە چیلیەکەن ئاەت چیلیەکەن چۆن بەڕێوەیە بن ئەکرێ حکوومەتێک بێ بە یەک چاو بە یەک ڕێنمای بە یەک کار بۆ هەموو خەڵکێکیش بکە ئەگە ژمارە کورسەکان پێتەواوی بەڵام هەلومەرزی کوردستان هی ئەوە نییە ئەو هەژمونەی دوو ئیدارەیە نییە لەبەرەوە ئەگەر هەر کەسێک پێی وایە توانی حکوومەت پێبینیان لە بەژۆنی حکوومەت پێک بێنێ ئەبێ ئەو هەژمونە ئەو بابەتی هەژمونە ئەو دوو ئیدارەیە ئەو دوو جیاوازیانە بە ڕێنمایی بە یاسا بە چی هەیە نەهێڕین اینجا دواتر باسی قسانە بکەین نەخێر بە هیچ شێوەیەک حکوومەت بەبێ یەکێتی پێکنایە لەبەر ئەو هۆکاری باسم کرد کەواتە یەکێتیش ئامادەی بستە ناو حکوومەت بەڵام داخوازی هەیە کە داخوازەکانی تەنیا لە بەرژەوەندی یەکێتی نین لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستان کاتێک ئەو ئامادە نییە داخوازەکان یەکێتی جێبەجێ بکە
ئەو یەکێتی نییە حکوومەتی پەکخستیە ئەو پارتیە نایەوێ حکوومەت پێک بێ پێی وا بووە بەو شێوەیە لە بەرژەوەندیەتی بە تایبەتی کە هەڵبژاردنیشمان لە پێش بوو پێی وا بوو بەو شێوێ ئەتوانێ پرۆژەکانی حکوومەت پارەی حکوومەت داهاتی حکوومەت هەژمونی حکوومەت بڕیارەکانی حکوومەت بخاتە خزمەتی ئەوەی کە خزمەتی خۆی بۆ زیاتر دەنگینان ئەی دوای هەڵبژاردنە چیەکە ئاخر تاکەی ئەو حکوومەتە هیچ جۆرە جێی متمان لە ئاستی ناوخۆی جێی متمانێ نە لە ئاستی دەرەچی کەواتە ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەوەیە کە حکوومەتێک پێک بێ بە حکوومەتێکی وا پێک بێ کە ڕنگدانەوەی هەڵومەرزی کوردستان بێ حکوومەتێک پێک بێ کە خەڵک متمانەی پێ بێ نەک حکوومەتێک بێ نیوە متمانەی پێ و بێ نیوەی دژ بێ حکوومەتێک پێک بێ شانازی بەوە نەکا بڵێ فلان پرۆژەم کردووە لە هەولێر بەڵام لە سلێمانی نییە بە پێچوانشەوە یەک بڵێ لە سلێمانی هەیە لە دهۆک نییە حکوومەتێک بێ ئەبێ شانازی پێ بکات لە دوورترین گوندی کوردستان پرۆژه ئاوادانکردنەوەی کردبێ حکوومەتێک بێ کاتێک باز دەکە نەڵێ مادام حکوومەتێکە هاوبەشیە مادام بەشداری یەکێتی تێدا نەڵێ من وام کرد پارتی وای کرد ئەبێ بڵێ ئێمە وامان کرد ئێستا بینین ماوەی دوو مانگە پارتی وای کرد وەکۆ یەکێتی لە حکوومەت هەر نەبوو بێ وەکۆ یەکێتی پەچی کارەکانی حکوومەتی خست بێ یەکێتی ئامادە نییە بەو شێ بستو ناو تۆژێر سای حکوومەتێک کە ناتوانێت دەوڵەتداری بکە ناتوانێت بە پێی پێویست هەموو کوردستان بە یەک چاو سیر بکە ناتوانێت بە پێی پێویست ئاوەدانی بگەیت هەموو شوێنێکی کوردستان ناتوانێت لەگەڵ بەغدا مامەلەیەکی وا بکە کە بەرژەوەندی و خەڵکی کوردستان بپارێزێتن بەداخەوە ئەو کەم و کوڕیانە لە ناو حکوومەتەکە یاخود لە بەرنامە حکوومەتەکە بە زەقی هەستیان پێ دەکرێت و خەڵکی ئەو ڕاستیان هەمووی دەزانێت باشە کاگارێز یانی هەندێک دەڵێن ئەم جۆرە لێدوانانە بۆ جۆرێک لەوەیە کە ترس لە نێودڵ یەکێتیدا دروست بکەن یەکێتی بترسێنن سازش بکات لە هەندێک لە داواکاری خواستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا هێزی ئەوەیە کە بەم جۆرە لێدوانانە بترسێ سازش بکە زانی چۆن لێدوان و گفتوگۆ و ململانەی سیاسی و دیالۆگ و هەموو ئەوانە ئاساین بەڵام هەندێک جار لە هەندێک کاتدا هەندێک جۆرە لێدوان هەندێک جۆرە قسەکردن لە بەرژەوەندی نین بریندارکردنەوەی برینەکان یا کولانەوەی برینەکان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە ئێمە ئەبێ باسی داهاتوویەکی باشتر بکەین وادانی یەکێتیش نییە وادانی یەکێتی ئەڵێکە کە من خۆتان بڕۆن حکوومەت پێک بێنن ئەو جۆرە حکوومەتەی ئەو جۆرە حکومڕانیی کە کراوە ئایا باشە ئەو جۆرە حکومڕانیی کە ئەکرێ بەو شێوازە ئایا لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە کاکە لە ژێر ساهی ئەو سیاسەتە ئەو سیاسەتەی چەندین ساڵە لە دوای تێکچوونی هاوسەنجی سیاسی لە کوردستان ئەو سیاسەتەی جێبەجێ دەکرێت هیچی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە لێرە هەنگاوێک درا لێرە شتێکی باشکرای حکوومەتەکە ماوە بەڵام ئەومانە تۆ بەراوردی ئێستای حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان بکە بە حکوومەتی هەرێمی کوردستان 2007 2008 تا 2009 بەراورد بکە بەراوردی پێگەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی 2003 تا 2009 بکە لەگەڵ ئێستا بەراورد بکە اینجا ئەزانێت چی بەسەر میلەتی کورداتەوە یعنی بەداخەوە تەنانەت هەنگاوەکانی یەخستنەوەی دوو ئیدارەی و نێشتنی هەژمونی دوو حزبی و لە 2005 سیر کە تا 2009 چه هەنگاو زۆر هەنگاوی باش دراوە زۆر کاری باشکە دواتر وەستاوە سەیری یاساکەم کە ئەو کاتی کە هاوسەنجی سیاسیە بوو ئەو یاسانی لە پەرلەمانی کوردستان دەرچوون لەگەڵ ئێستا سەیری پەیوەندیەکەم کە لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا چەند لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بووە ئەو شتانە چێتێکی دوای تێکچوونی هاوسەنجی سیاسی زۆر بەداخەوە پارتی دەرفەتی خۆستەوە نەک دەرفەتی خۆستەوە کە سیاسەتێکی بە سیاسەتێک گشتگیر بتوانێت خۆی ڕێبەرایەتی گەلی کوردە چی ئەڵێن حکوومەتە چیپیا هەرچی بێ ئەوانە بکاتن نابە پێچوانەوە پێی وابوو دەرفەتێکی هاتۆتە پێش بۆی زیاتر خۆی بەهێزکە یەکێتی پەراوێز بخە ئەو پەراوێزخدنی ئەو هەوڵدانی ئەوی بۆ پەراوێز خستنی یەکێتی ئەنجام بەخراپ بەسەر خۆشی و بەسەر خەڵکی کوردستانیش داشکایەوە باشە کاگەرەس کەواتە ئەم قسانەی تۆ وا دەخوازێت کە سبینی دەنگدانی گشتیە ینی ئەگەر یەکێتی بەهێزتر بێ ژمارەی کورسەکانی زیاتر بێ هاوسەنگی هێز ڕابگیرێ لە هەرێمی کوردستان لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەوە کام دۆخەی تێداین وان نامێنێتەوە خەڵک ژیان و بژێوی باشتر دەبێ بەدڵنیاییەوە گەڕانەوەی هاوسەنجی هێز زۆر گرنگە هاوسەنجی هێز نەک بۆ یەکێتی گرنگە دێتەوە ئاستی پارتی لە ژمارەی کورسی نا هاوسەنجی هێز بۆ یەکگرتو گرنگە هاوسەنجی هێز بۆ کۆمەڵ گرنگە
بۆ هەچی حیزبە لەو کوردستانە گرنگە بۆ ئازادی دەربڕین گرنگە بۆ ئەوەی تاکڕەوی لە بەڕێوەبردننی وڵات نەکرێ گرنگە بۆ ئەوی وڵات بەرەو دیکتاتۆریەت نەچێ گرنگە بۆ ئەوەی چیتر مامەلەی خراپ لەگەڵ بەغدا نەکرێ یەک سیاسەتی هەرێمی کوردستان یەک سیاستمان هەبێ چۆن چارەسەری کێشەکانی خۆمان بە دیالۆگ لەگەڵ بەغدا چارەسەر بکەین بۆ یەک سیاسەتی هەرێمی کوردستان هەبێت چۆنەتی مامەلەکردن لەگەڵ وڵاتانی دەرودراوسێ لەگەڵ ئێران لەگەر تورکیا لەگەر سووریا لەگەر هەمووانە یەک سیاسەتی هەرێمی کوردستان هەبێ تا ئێستا کە دوو سیاست بوو یا سیاست و نیوێک بۆ باوا بڵێ ئەوە هەمووی لە بەرژەوەندی نەبووە دەنگدان بە ڕاستکردنەوەی پارسەنگ واخود دروستکردنەوەی هاوسەنجی لە کوردستان زۆر لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بە دڵنیاییەوە دروستبوونەوەی هاوسەنجی کاریگەری زۆر باشی دەبێت بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان کێشە ئیداریەکان کێشە داراییەکان کێشە ئابوووریەکان هەموو ئەوانە لەسەر هەمووی ئەوانشەوە بۆ ئەوەی حکوومەت ئیتر لەمەودا حکم دەوڵەتداری بکاتن و هەنگاو بەرەو پێشەوە بنێ و ئەو دوو هەژمونی و هەژمونی دوو حیزبی و هەژمونی دوو ئیدارەی بە یەکجاری نەهێڵین واتە هەنگاو ئەو هەنگاوانە بندرێن کە بەڕاستی حکوومەتەکەمان بکەینە حکوومەتی هاوڵاتیان و وتاری سیاسی نیشتیمانیمان لە وتاری سیاسی تاقە شەخصی بنەماڵەی تاقیکە حزبی جیا بکەینەوە. سپاس دەکەم کاگەرێ سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ وتەکانت بەڕێز کاگەرێز عەبدوڵڵا سیاسەتمەدار چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان خۆشەویستان ئێمە بەردەوامین شتێکی کورد ئەگەڕێنەوە لاتە.